فستیوالی تام بۆ خۆشخوانی و بڕیارە کە ڕۆژی چوارشەممە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات لە نێو پارکی هەواری شار لە شاری سلێمانی بۆ دووەم ساڵ بەڕێوە بچێت. گفتگۆکەم لەسەر تەواوی فستیڤالەکە و تەواوی ئامادەکاریەکان بە میوانداری زۆر بەڕێز خاتوو نەشمیل بەرزان کە بەڕێزان بەڕێوەبەری فستیڤالی تامان. خاتوو نەشمیل سلااو لەبێ زۆر بەخێر بێت. سلااو لە تۆ، زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ. پێم خۆشە بزانم کە ئەم ساڵ دووەم ساڵە بێکمان فستیڤالەکە بەڕێوەچێت. ئامادەکاریەکان گەیشتونەتە کوێ و چ جیاوازێکی لەگەڵ ساڵی پارە؟ ئامادەکاریەکان الحەمدولیلا گەیشتوتە قۆناغی لە سا هەفتا با بڵێن تقریبان هەربیانیمان ماوە، دووبانی دەست پێکە کە ڕۆژی چوارشەممەیە ئینشاءڵڵا. جیاوازەکەی ئەوەیە زیاتر خەڵک ئاشنا بوو ئەم ساڵ بە فستیڤالەکە، زیاتر تێگەیشت لە نەوعەتی فستیڤالی تام چۆنیە کە کەڵچەرێکی جیاواز بوو پار ئێمە دەستمان پێکرد بۆ کەڵچەرە بە فستیڤالی تام. زۆر فستیڤالەکرێ بەس فستیڤالی تام نەبوو، بە نوعێکی کە داخل بووین خەڵکەکە بیدایەت غەریب و بەلایەوە فستیڤالی تام یانی چی. ئەم ساڵ زیاتر خەڵک ئاشناترێکە و ئاگای لێتی و معلوماتی زیاتر هەیە. باشە. و جیاوازەکەش لەوەیە کە بەشدار بووانمان ماشەڵڵا زیاد لە حەد زیاتر ئەم ساڵ بەشداری کرد، وەکو ڕێستۆرانت و کافێکان و خواردنی وشکەمەنی و مارکێت و براندەکان و باشە. ساڵی پار بێگومان ئامادە بووین لەوێ بینیمان کە خواردنی کوردەواری و لە هەندێک شوێنیش خواردنی بە بڵێن بیانیشمان ئەبینی. ئەم ساڵ دەرفەتەکە چۆنە؟ چونکە خەڵکانێکی زۆر هەن چکە لە با بڵم خواردنی یاپراخ و سەر و پێ و کۆمەڵێک لەو بابەتانی کە ئێمە ڕاهاتین لەگەڵیانە حەزیان پێێتی کە خواردنی بە بڵێن مەکسیکی بێت، ئیتالی بێت، بڵین ئێرانی بێت، هەر وڵاتێکی تر بێت کە ئێمە باین دەرفەت نەبووە تامی خواردنەکانیان بکەین. لەوێ ئەم ساڵ چەند خواردنی بیانی دیارەبینەرەکانشمانەوە لەسەر پرسیاری ئەوە بکەن کە خواردنەکان چین بۆی بێن بیخۆن. بێگومان ئێمە زیاتر فۆکەسمان کردوتە سەر خواردن کوردەوارەکانی خۆمان. ڕاستە، چونکە دائیمەن یعنی خەڵک زۆر حەزی لە خواردنی کوردەواری خۆمانە، بەڵام لە عینەن کاتیشە زۆر یعنی ئەنواعی تایە وەکو خواردنی مەکسیکی باست کرد، خواردنی سینیمان هەیە ئەم ساڵ، خواردنی ئیتالیمان هەیە، براندی میسریمان هەیە، قاوەکانمان ئیتالی و قاوەکانمان تورکی و عەرەبی و ئەنمونەوە جۆرێکی دیایە کوردەواریشی تایە. یعنی هەموو جۆرە خواردنێک ئەتوانی ببینی جگە لە وشکەمەنی وەکو میوەی وشک، وەکو چەرەزاد، وەکو هەنوینی خۆماڵی، هەنوینی براندەکانی کە خەلی خۆماڵی دیاران بابەتانی کە ئێمە ئاماژێ پێکەین هەم ڕێستۆرانتەکان زۆرن و هەم ئەو شوێنانی کە بابەتی وشکەشی لێ ئەفرۆشێن یاخود بڵێم ئەو شوێنانی کە قاوەشی لێ فرۆشێن زۆرن. بەڵام چجا ئەوەی کە تۆی بێت لە هەمووش بڵێن لە یەک شوێنە تۆ ئەم بابەتانە پێکەوانی خۆی یەکێک لە ئامانجەکانی ئەگەر هەڵە نەبن ئەوەیە تۆ بۆنە هەم مارکێتینەکەی هەم خواردنێکیشە خۆی. پێشە شتێم ینی ئامانجەکان زۆر ئەگرێتەوە لە خۆی فستیڤالی تام، ینی هەم وەکو خۆت باست کرد مارکتینە و بازارکردنە بۆ ئەو براندانەی کە یەت لەوێ خۆی بەخشی شتەکانی خۆی ئەکات و ئەی فرۆشە یان خەڵک تامی ئەکات یان تێستی ئەکا گەر براندێکی تازەی هەیە بێتە ناو بازارەوە دای ئەنێ بە تێست خەڵک تێستی کا بۆیی ناوەکەی بناسرێ زیاتر. دووش ئاماجەکەی ئەوەیە مەسەلەن هەلی کارە خەڵکی گەنجانێکی زۆر کەسانێکی زۆر مەسەلەن هاتووە کۆشکێکی بچووکی هەیە ناوی دەرکەوێت لەم فستیڤالە ناوی دەرەکە یان کەس کچێکی کورد لە ماڵەوە بە ئۆنلاین شتە فرۆشە لێرە کوشکێک وەرەگرێ وەکو مەطعەمێکی بچووکی بۆ دروستە بێت لەویا ئەتوانێت هەموو خواردنەکانی خۆی دابنێت و خەڵک بیناسێت. یعنی بڵێن باسی خواردنەکەین دایم من بڵێن هەلی کارەکە لەوانەیە ئاماژەمان پێکرد بڵێن تەنها بۆ خانمانە بەس وابزانام خواردنە کوردەواریەکان بەدەستی پیاوان زۆر خۆشتر لێ داینی تەسەوەر ناکەی ئەم جارەت وابزانم لەوانەیە لە هەموو کۆشکەکە سێ شێفی تیابێت بە کوڕ و بە کچەوە ینی قەرباڵغێکی زۆریان کردو ماشەڵڵا هەمویان زۆریان پێخۆشە زۆر خۆشحاڵن بەوەی کە ئەم فستیڤالە بۆ دووەم جار کرایەوە. زۆربیان خۆیان داوایان کردەوە لە ئێمە بیکەینەوە وتیان حەزەکەین ئێمە پار زۆر سەرکەوتوو بووین
و فستیڤالەکەتان زۆر سەرکەوتوو بوو حەزەکەن دووبارەیکەنەوە یعنی بەداخەوە ئاخر ڕۆژپار بوو بە خۆڵبارینێک حافزیمان لە دینەرەکانمان نەکرد بۆ وایەن کەشڵام آخر ڕۆژ پلانێکی زۆر جوانمان دانابوو لەگەڵ کورساتە بەس بەداخەوە خۆڵەکە نەیهێش انشاءالله ئەمساڵ کەش و هەوا باشە بە کوردەکەی لەن چاو نابینێ ڕێک بەو شێوەیە بوو باشە خاتونەشمیل بێچکە لە نمایشکردنی بە بڵێن خواردن کە بۆ من وەکو کەسێکم لەوێ ئەو بابەتانی تو ئاماژەت پێکرد هەم شت ئەکڕمەوە هەم خواردنیش ئەخۆم چیتر هەیە من کە بێم بۆ سیرکردنی بابەتەکان زۆر لە خۆی ئەگرێتەوە ئامانجەکان ژەکو خۆم باسم کرد زۆر لە شت لە خۆی ئەگرێتەوە و مەسەن بەشی مناڵانمان هەیە یاری مناڵانی تایە ئەکتیڤیتیمان هەیە چالاکیمان هەیە وەکو هەڵپەرکێوین کە لەگەڵ کورساتە ئێمە ئەم شتەمان بەیەکەوە کردووە یعنی پێشبڕکەی تیا ئەبێ بۆ شێفەکان طبعا بڕوانامەیان ئەینێ و ترۆفیان ئەینەکەوەی کە کامیان باشترین شێفن باشترین خواردنی کوردەواری باشترین خواردنی بیانی باشترین کۆشک ڕازانەوەی کۆشک باشترین پاکوتەمیزترین کۆشک طبعا ئێمە بەپێ ڕێنمایەکانی قایمقامیش یعنی ئەم فستیڤاڵەمان ڕاخست خەڵاتەکان زۆرن کەواتە ئەممان چەندین گۆرانی بێژی دەنگخۆشیش لەوێ ئەبن و کاتەکان جوانتر ئەکەن باشە ڕۆژی چوارشەممە وەکو مناماژەمێک لە نێو پارکی هەواری شارایە هەر لە شوێنەکەی پارە شوێنەکە گۆڕاوە داواکارم لە هاوڵاتیان کە ئێمە پێیان بڵین لێرەوە هەردوو دەرگاکەی هەواری شار کراوەتەوە ئەوەی پشتەوە کە نزیکە لە فستیڤالەکەەوە ئەوەی پێشیشەوە چکە پار هەمووی لە درگای یەکەمەوە ئاهاتە ژوورە قەرەباڵغەیەکی زۆر دروستکرا بوو ئەمساڵ بۆی ئاگادار بن بتوانن لە دواشۆ پارکین هەیە بتوان بە ئیسراحەت داخڵی فستیڤالەکە ببن ئەو دەرگایی کە لە لای تونێلەکەوە بزانم بەڵێ لە تونێلەکەی تەخوارێ ئەو جادەپانە بەڵێ ئەو دەرگایش کراوەتەوە بەڵێ چونکە زۆر کەس هەیەوانی کە بۆ نمونە هاتن ئەنوت نماوەی چەند کاژمێری کە من نەو سیارەی تاوگەیشتین زۆرمان برسی دیارە چاوەڕوانیش بێگومان بۆ کاژمێر چەند دەست پێکا چەند ڕۆژ بەردەوامە بێت ئەڵڵا کاژمێر تقریبا ئێمە وتومانە دوو بەس لە چوارەوە خەڵک لەوانێ حەزبکات بێت هەم جۆفێنێکترێکیشە هەم یعنی وەکو گەشتیاریەکە شوێنێکی گەشتیاریە خۆش و جەوێکی خۆشە و کاتێکی خۆشە بەنە سەر میوزیکە شوێنی یاری مناڵانە چالاکیە خواردنە شیرەمەنیە هەموو شتێکی تیا ئەبێت دیارە چالاکیەکانی یەکەم ڕۆژە کاژمێرە بزانام شەشەوە دەست پێەکە فستیڤالەکە لە کاژمێر شەشەوە کرێتەوە تا 12 شەو بەڵام ڕۆژانی دواتیش هەموو ڕۆژە لە 2 نیوەڕەوە تا 11 شەوە هەر کەسێک حەزی لە خواردنی خۆشاک خواردنەکان ئەگەر کوردەواری بێت یاخود خواردنی بیانیش بێت ئەتوانن بچن لە نێو فستیڤاڵی تام بەشدار بن و هەر ڕۆژێکیش بۆیان کرا تا ڕۆژی چەند شەمە بەردەوام خاتونش چواردەیمان یەکشەممە تاوەکو یەکشەممە چوارشەممە تا یەکشەممە باشە چی بۆ کەساناڵێن کە بۆ من ئەیانەوێت بن لە نێو فستیڤالەکە بەشدار بن بەڵام هەمویان لێ کاتایەن ئەو قەرەباڵغی و بینەی کە دروست ئەکرێن واللهی يعني ئەکرێ مەسەلەن ناتوانانی مەسا ئێمە ئەبێت ئەوەش ینی خەڵکەکە حەز ئەکات بە زۆرترین کارێکیش ئەمێنێتەوە چکە بە زەحمەت ئەگاتە شوێنی فستیڤالەکە بەهۆی قەرەباڵغیەوە حەز ئەکا کاتێکی زیاتر ببێ بەسەر بەس ئەوەیە مەسا توانن تەقسیمی کە 2 سعات مەجموعە بێن ئیتر ئینشاءالله ئەم جارە پلانێکی باشترمان داناوە بۆ شوێن و ڕێو ئەینەکانی هاوڵاتیان کە هاتن بەشداریان کرد و کە سەردانیان کرد ئینشاءالله ئەم جارە باشترێک ئەبێت بێگومان فستیڤالێکی تایبەت و جوانە بێت سوپاس بۆ خاتونەشمیل بەرزان بەڕێوەبەری فستیڤاڵی تام کە میوانی کورسات مەگەزین بوو گفتگومان کە لەسەر فستیڤاڵی تام بۆ خۆشخانی کا ڕۆژی چوارشەممە باسمۆ سەری دەستگای میدیای کورسات بەڕێواچێت زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەموو هاوکاریەک سپاس بۆ هەموو چالاکێک کە ئێوە بەشداریتان کردایە سپاس بۆ هەموو تیمێکی کورسات کە لەگەڵمانە بوو شاڵا بێکەوە باشترین و جوانترین فستیڤالەکەین بەو هیواین دووبارە بەخێر بێت.